دەڵێن بۆ ئەمیادا کە هاوکاتە لەگەڵ کۆچی دواییش کۆی نەتەوەیەک سەرۆک مامجەلال. سپاس بۆ هۆڵی خاڵ و ستافەکەی کە بەبێ بەرامبەر ئەم هۆڵەی بۆ دابین کردوون و هەمیشە بەو جۆرە خزمەت دەکات. جوانترین دەستپێک ساتێک وەستان بۆ گیانی پاکی شەهیدانە. پێکەوە لەگەڵ شیوەنی نەیەکەی هونەرمەند دیاری باڵەبان ساتێک بۆ گیانی پاکی سەرۆک مامجەلال شەهیدان و هونەرمەندان دەوەستین. ئامادەبوانی بەڕێز میوانان و کەس و کاران و هونەرمەندان و هاوڕێ دڵسۆزەکانی جوانەمەرد ڕزگار ڕەزا بە ناوی بنەماڵەکەمانەوە لە نافی دڵمانەوە بە خێراتنتان دەکەین و ئامادەبوونتان لەم یادە خەمناکەدا بەرز دەربخێنین. بەبینینتان سەبووری دڵە پڕ لە خەم و پڕ سوێکەمان کەم دەکات و بینینی ئێوە بۆ ئێمە لە ئازارەکانمان کەم دەکاتەوە. 24 ساڵ بەر لە ئێستا و لە کارەساتێکی دڵتەزێندا مامی خۆشەویستم ڕزگار ڕەزامان لەدەستدا. ئەمڕۆژ لەم یادە پڕشکۆیەدا گوزەرێک دەکەین بە ناو ژیانی کورتی جوانەمەرگدا و حەسرەت و ئازاری پرسوێی لە ناو دڵماندا لەگەڵ ئێوەی ئەزیزدا بەش دەکەین. یاد و یادەوەری بۆ هەتا هەتایە لە ناو دڵماندا بە زیندوی دەمێنێتەوە و تەنها بە جەستە لێمان دوورە. جێخۆیەتی لێرەوە سوپاسی سەرجەم ئەو کەسولایەنانە بکەین کە لەم یادکردنەوەیەدا هاوکارمان بوون و بەو پەڕی دڵسۆزیەوە خۆمان ئاسا ئامادەکاریەکانیان لەگەڵماندا ڕێکخستوون. سوپاسی تایبەتمان بۆ بەڕێزان کۆمەڵەی هونەری میلی بە تایبەتی بەڕێز کاک جەزای ساز کە لە سەرەتاوە لەگەڵمان بوو هەنگاو بە هەنگاو ئەم یادەی لەگەڵ ڕێکخستوین. بەڕێزان هونەرمەندانی تیپی فۆلکلۆری کوردی، بەڕێزان بەڕێوەبەری تەلەڤیزۆنی خاک و کارمەندانی ئەو تیڤێ جوانە. لە ئاسمانی نیشتیمان ئەستێرەی گەشتدا گیرساوە چی فریشتە و شەهیدەیە بەڵۆمەوە دەوریاندا.
هونەرمەند ڕزگار ڕەزا شەمسەدی لە ڕۆژی 12 ساڵی 1976 لە شاری سلێمانی لە خێزانێکی هونەری و نیشتیمان پەروەر چاوی بەم ژیانە هەڵێنەوە. خوێندنی سەرەتایی و ناوەندی لەم شارە تەواو کردووە، هەر لەم ناوەندەوە بەهرەیەکی جوانی هونەری هەبووە. لە بواری مۆسیقا کەمانچە ژەنێکی بەتوانا بووە، توانایی ژەنینی زۆربەی ئامێرە ڕۆژهەڵاتی و ڕۆژاواییەکانی لە هەمان کات بەهرەی خۆشنووسی و وێنە کێشانیشی هەبووە. هەر لەم ناڵیەوە لە زۆربەی بۆ نەهونەریەکان بەشداری کردووە. یەکەم کاری لە ڕۆژی 9 ساڵی 1991 بەشداریکردنی بووە لە ئاهەنگی دامەزراندنی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بە ئامێری چەلۆ بەشداری کردووە. خۆشەویستیەکی زۆری بۆ هاوڵێکانی هەبووە و هاوکارەکانیشی هەمیشە پاڵپشتی بوون. هەمیشە خەندە لەسەر لێوەکانی بووە و قسە خۆشەکانی و دڵسۆزی و خۆشەویستی جێگای سەرنجی دەوروبەری و چواردوو بووە. هونەرمەند هەرچەند تەمەنی کەم بوو، بەڵام هاوکارێکی باشی خێزانەکەی بووە. لەبەر خراپی پاری ئابووری و کات و بژینی ژیانی خێزانەکەی لە ساڵی 1994 خوێندنی جێهێشتووە و بۆتە پێشمەرگە لە پارێزگای سلێمانی. پاش ماوەیەک لەسەر داوای خۆی بە بڕیاری بەڕێوەبەری ئاسایشی سلێمانی و کاتە مامۆستا شاهۆ گوازراوەتەوە بۆ ئاسایشی سلێمانی و وەک پاسەوانی تایبەت تا ماڵاواییکردنی لە ژیان ئەمینێکی بوێر و چالاکەوە. کاری هونەری و دابینکردنی بژێوی ژیان بۆ ئەو سەخت بووە، بەڵام هەردەم دڵسۆزی لە کارەکەی و خۆشەویستی بۆ هونەرەکەی جێی سەرنجی هەموار بووە. دوجار لە ساڵی 1997 بۆ ساڵی 1998 بۆتە ئەندامی تیپی مۆسیقای فۆلکلۆری کوردی وەک ژەنیاری جۆزە، بەڵام تەمەن کوردی ڕێی پێنەدا بەرهەمەکانی پێشکەش بکات و لەگەڵ هاوکارەکانی تۆماریان بکات. مەخابن لە ڕۆژی 25 هەشتی ساڵی 1998 لە گەشتێکی هونەری هەروەکەوەی کە شەید کارزان و هاوڕێکانی چوونە گەشت، لە گەشتێکی هونەری لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ و هونەرمەندانە بە مەبەستی پشودا دوای کارە هونەریەکانیان ڕویان کردە ناوچەکانی شارباژێر یان ناوچەی شارباژێر لە گۆمە قازە. لەوێ دواهەناسی سپە دڵە گەورەکەی لە لێدا دەکەوت. بۆ دوجار ماڵاوایی لە هاوڕێیان و خانەوادە و هونەر و مۆسیقا کرد تاکە یادگاری کە لە دوای خۆی جێهێشت کەمانچە تایبەتەکەی بوو. درود بۆ ڕۆحی پاکی ئەم لاوە لەبیر نەکراوە. بەشداریان کردەوە چەند هونەرمەندێکی گەنجی جوانی بەتوانە بەشداریان کرد لەو تیپە هیچ لەوانە ڕۆحیشان بێ ڕزگار. ڕزگار لەگەڵ ئەوە شاکەبران بوو وەکو هاوڕێم وابوو، یعنی هاوڕێکی زۆر زۆر نزیک لە من.
هاوڕێتی من و ڕزگار ئەگەڕێتەوە بۆ چەند ساڵێک زیاتر پێش کۆچی دوایی ئەو کاتە زۆر بەیەکەوە بووین. من یادگاریم لەگەڵ ڕزگارە زۆر کاکە ڕزگار یەکێک بوو لەو هاوڕێ نزیکانەی من بەڕاستی کە زۆربەی ئێوارانی شار یەکترمانە بینی هەمیشە بەخەندە و سەرخۆشەکانی بەڕاستی ئەو کۆمەڵی جوانترە کرد ئەو ڕۆژەمان خۆشترە بوو. سەرەتای ناسینی من بۆ کاکە ڕزگار ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1992 ئەو کات لە بازاری هونەرمەندان لای بەردەکی سەرا لە دوکانی کاک سەباحی سەنتور لەوێ کەسی ئەسپی ئەکرد زۆر بەتوانا بوو بە کاکە سەباحوان ئەمە چێوتیان ئەمە ڕزگارە عایلەیەکی هونەرین تەبعاً برای هونەرمەندی بەڕێز و گەورە کاک ئەحمەد ڕەزا و دادەنەربین و عایلەیەکی هونەرین لەو کاتەوەی تەعارفمان دروست بوو پێکەوەبرایەتی و هاوڕێتیمان دروست بوو بۆ ماوەی 6 ساڵ. ڕزگار بەس برام نەبوو، هاوڕێم بوو، هاوپیشەم بوو بەڕاستی لە کاری هونەریە زۆر هاوکاریکردم لەگەڵەوەی ئەو تەمەنی مناڵتر بوو ئەو وەکو هاوڕێم بوو بەردەوامیان سوعات و قسەی خۆش و زۆر جار یعنی ڕێنمایی ئەکردم لە هەنێشتا لەگەڵەوەی لە من تەمەنی مناڵتر بوو من لە پەیمانگای من لە جوانەکان بووم ئەو هیچ هونەری نەخوێند وەکو ئەکادمی نهاتە ناو هونەرەوە خۆڵسک بوو هونەرەکەی بەڵام زۆر ڕێنمایی نەکرد زۆر حەزێکرد ئیشی هونەری فۆلکلۆری بکەم من چکە خۆم ئیشی فۆلکلۆری بەکرد زۆر هاوکارم بوو بەداخەوە مەرگیش ڕێگەی پێنایا کە ئاخیر جار ئیشی بۆ تا ئیشمان بکەین بەیەکەوە ئیشێکی بۆ دانابووم 2 ڕۆژ پێشەوەی کە ئەمری خوا بکە ئەو خەبەرە ناخۆشەمان بۆ بێت من لە ڕێگەی خستخانە بووم ئەو بینیم وتی نەرێکیان دایمە پێوتم نەرێکیان جا ئێستاژە ئەو قسەی لە مێشکمان لە گوێمان زرینێتەوە کە ئەوی نەرێکیان وتی نەرێکیان ئیشەکەم بۆ تەواو کردیت میشتم زۆر باشە ئیشەڵڵا تەواوەکرد ئیشی تیاکردتە قسەکانمان تەواو نەکرد ڕاستیتر نەمبینیەوە کەسێکی محبوب بەڕاستی ئەویش هەماشە هەستمە کردانی کە ئاسمە کرد من لە تیپا بەجێراوە ئەو ئەها گوێی لەگرت و بۆ شتە زیاترانی نزیکایەتێک وزم بوو بەس من زیاتر کە بۆ هاوڕێم بەداخوان لە کۆتایی ئەو ساڵم کە وفاتی کرد. سەرەتای ناسینم بۆ جوانەمەرگ کاکە ڕزگار ئەگەڕێتەوە بۆ ساڵانی تقریبا 90ەکان هاوڕێ بوون لەیەکەوە کۆلێژی زۆر خۆشەویست بوو بای خۆش بێ زۆر تەبیعەتمان نزیک بوو لەیەکەوە و دیر و بۆچوون هەموو عەتفیش ئیتر بەردەوام بوو هاوڕێتی هەتا تقریبا ساڵی 98 پێشان وەکو ئازرکەمانجەیە کاتە بەرجام بەڵام تیپەکەمان پێویستی بۆ بوو کە ئازرچەلۆمان زۆر بێت خۆم تەکلیفم لێکرد ئێستا بە تاقی دێتەوە خەیاڵم وتم چەلۆمان هەیە توانی لێبێ ئەو خۆی زۆر بە ئاسانی پیدە ماوە چەلۆ کە لیە توانژەم کرد دەستی لە بۆچی چەلۆکە ئاوا بیگرتا چونکە چەلۆکە زۆر گەورەتر بوو نەمانتوانی بچین لە بەغا چەلۆی بچووکتر بێنین بۆ ئەوانە یانی چەلۆی خەمخەم باوەبەرزەکانمان بۆ بەکارهێنا دەسە دەستی من فێری مۆسیقا زۆری حەز لە مۆسیقا من کە کەمانچەمە بێت بەدەستەوە زۆر هەوڵیا لە منەوە شت فێر بێت فعلا بەهرایەکی زۆر سەیری هەبوو کە فێری مۆسیقام کرد ئەوەی ڕاستیەی بە سەرەتا کەمانچەی دەست پێ کرد کە کەمانچەی دەست پێ کرد سێم کرد قابلیەتی کەمانچەی زۆر سەیر بوو زۆر سەیر حەزفیە کرد تۆنی پاڵ بوو تۆنی خۆش بوو سەریعش بوو لە وەرگرتنی شتەکان ئیتر هێنان بۆتی مۆسیقای مەولید هەموو هونەرمەندێکی خۆشەویست و ئەو هونەرمەندانەی کە لەو زەمانەیە بوو لەو کاتیان بخوان شایدی لە ڕاستی زانم کە ڕزگار چەنە نزیک و چەنە خۆشەویستی هەبوو بۆ هەمووان
مامۆستێکی زۆر لێ هاتوو بوو زۆر بەتوانا بوو وەڵی زۆر شتی ئاسفە کرد یانی دووسێ ئالەتی کەش بەڵام لەم بڵێن پێش کۆتایی ژیانی جۆزەشی تەمرینی لەسەر ئالەتی جۆزەش دەکرد ئێمە ئیشمان پێ بوو بۆ تیبی مۆسیقای فۆلکلۆر جۆزەکەمان هەبێت کە تەمرینی لەسەر بکە کە لەگەڵ ئەو چەند مادەیەکمان هەبوو لەو مادانە جۆزە بژانێت ژینا خۆی وەکو عازف کەمانچە لەگەڵمانە هاوکار و بەشدار بوو لەگەڵمانە سیر بوو هونەرەکەی ئەو زۆر سیر بوو لەگەڵەوەی خۆڕستن کۆمەڵی ئامێری زۆر سیری ئامێرەکانی ئامێری ئۆرکسترایی و ئامێری شەپیش ڕۆژهەڵاتیەکانیشی لێیە زۆر جار کە لە پەیمانگا بووم ئامێری فلوتم ئەسفە کرد کە تەمرینم ئەکرد کاتێک لە ماڵەوە فلوتەکەی لێ وەرەگرتم و یانی زۆر بە جوانی ئەسپێ کرد لەگەڵەوەی کە کەس فێری نەکردم کە کەس زۆر جوان ئامێژنێکی فلوت زۆر جوان ئەسپێ کرد سیرم لێ ئەوکەی کەم جار دەستیە فلوتەکە و ئەسپی کرد ئەو کەمانچی کە بۆم دروست کرد بە تایبەتی بۆم دروست کرد ژێرەکەی 12 پارچە تۆنی زۆر زۆر خۆش بوو ئەسپیشی زۆر خۆش پێ کرد زۆر زۆریشی دڵ پێ خۆش بوو هەتاکو بەڕەحمە بێت تا ئەمری خوای کرد ئەو کەمانچە لایە و ئێستاش ماوە عینە پارێزرا لە ماڵی گەلایش کاتێ بووم ساڵی 98 تۆمارمان کرده بوو وا پێمان باش بوو کە ئەم برادرانە چۆنەڵی ئیسراحەتێ وەرگن کە ئەم کاتێتەمان تۆمار کردو بوو خۆشیەک بینەوە بە دڵیانە کە کاسێتەکەمان تۆمار کردووە بڕیارمانە سەیرانێک دروست بکەین ئیتر ئەوە بوو هونەرمەندان خوا لێ خۆش بوو عەتا چاوشین و هونەرمەند ئەرجوان هەورانی و زۆر بوون شەماڵ محەممەد تۆفیق و ئەمانە زۆر بوون کە بڵین سەیرانەمان دروست کرد و باید کۆمەڵە برادەری تریشی تیا بووە بەڵام ئەوان نەیانتوانی بێن لەناو پاسەکە وەستا کەمانچەکەی گر بەدەستیەوە ژەنینێکی مەسەڵەن لێیار ئالەتەکەی عازف کرد ئێمە منیش دەفم لێیە لەگەڵیان لەم کاتە لەگەڵ برادران هونەرمەندان عەتا چاوشین ڕەحمەت بێت کاک شەماڵ محەممەد تۆفیق بوو کاک کاروان مەحموود بوو کاک ئەرجومەند هەورامی بوو زۆرێ لە برادران کە لە پاسەکەیە بوون هەتا ئەوێ بە پێ وەستا یعنی لە ماوەی گەشتنمان هەتا ئەو شوێنەی کە چوین بۆی لە مەنتیقەی شارباژیان بۆ مەقازان و ئەو مەنتیقەیە دوو جار تا سێ جار هەستا ئەسپی کرد لەناو پاسەکان بەس بۆ دڵخۆشی ئێمە لەبەر جوانی شوێنەکەی تر هەمووشمان گەرمانمان بوو لەو کاتە دابەزین و ڕۆشتین چوین ئەو شوێنەوە و ئیتر هەمووی دەست بە چاویش تو ئەو تێسەکە بە حازرەکەین و ئەوتی واکەین و خوا عەفوی کاکەڕزگار هەر بە پەلەپەل یەکسەر هەر تیشەتەکەی داکەن و بە پانتۆڵەوە لایەوەکەوە یعنی زۆر سێر بوو بەلامانەوە ئیتر هەر ئەڕێ بوو ئەم سەر و لەو سەرەوە هاتەوە زۆر خۆی هیلال کرد خێرا هاوارم لە برادران کرد کاک شەماڵ کاک عەتا کاک فڵان کەس فریاکەوە خێرا ڕزگار کردم کە چوومەوە ئاوەکە بە بەرچاوی خۆمەوە هەواکەی هاتە دەرەوە یعنی خەریک و شێرە بوو یعنی ئێستر زۆر کاتی تێتە خەوم کە جۆم لەو دەمەیەتی کەوتی کارمان ڕزگارم بکەم بەداخۆ نەمتوانی خۆزگە بتوانێ ڕزگاری بکەم ئێستا بێک و بینایە خەریکی کاری مۆسیقا بووینە بۆ هەموو ئەو میدیاکارانەی کە لە ئامادەکردنی ئەم ڤیدۆیە هاوکاریان کردوین هەموو ڕۆشتن بە هیواوە منی نامە و شەوکتی بووم بە تەنهایی خۆر لە شەرما ڕەنگی زەرد بوو لێم یاخی بوو دڵنیایی ئێستاش وتاری هونەرمەندان لەلایەن بەڕێز نیازنووری نەقیبی سەندیکای هونەرمەندان پێشکەشەکرێت با بفەرمێن ئامادەبواری بەڕێز هونەرمەندانی خۆشەویست کەس و کار و خانەوادە و هاوڕێیانی هونەرمەندی جوانە بەر کاکە ڕەزا کاتتان باش بێگومان لە دەستدانی هەموو بەهرەیەکی هونەری بوو هەموو هونەرمەندێک چ جایەوانی کە لە سەرەتای کاری هونەری و لە سەرەتای دەستپێکردنان چاوانی کە تەمەنێک لە بواری هونەریە بەسەرەبەن بۆ ئێمە مایی دڵگەنجی و زەمێکی قوڵە هونەرمەند لەم وڵاتە بەژمەینەت و بەشخورا و مزەحیە بۆیە هەر ساتێک لە ساتەکانی مرۆڤ کە لە بواری هونەریدا خزمەتی میلەتەی پێ بکە لە دوای لە دەستدانی بۆ ئێمە بێتە
سوێیەکی گەورە و ئەبێتەوە کارێک بۆی کێمە بە قوڵیەوە لەو مەرگە لەو لە دەستدانە بڕوانی. کاکە ڕزگار من بەبیرم دێ کاگە ئەحمەدی برای جاربار لە تیمی مۆسیقای مەولەوی سەرەتایی هێنا، ئەو کاتە چلۆی پێبوو لەوێ. دواتر ئەو کاتێک کە تیمی مۆسیقای فۆلکلۆری کورد گەشەی کردووە یەکێک لە تیپە چالاکەکانی شاری سلەیمانی لە مەیدانی هونەری گۆرانی مۆزیک کاریان کرد. کاکە ڕزگاریش هاوکاری ئەو تیپە بوو و بە ئامێری کەمانچە بەشداری کارە هونەرەکانی لەگەڵا کردن. بەڵام بەداخەوە ئەو کارە ساتەی کە ڕوویداوە ئەو لە دەستدانەوەی کرد کە خەوی کاکە ڕزگار خەونە هونەریەکانی هەرزوو ئاوا بێت. بەڵام ئەوەی کەمای خۆشحاڵیە یاد و یادەوەری و ئەوەی کە لە سەروێردی زمانی هاوڕێیانی جۆمان لێبێ کە یاد و یادەوەری ئەو مرۆڤە جوانە ئەو گەنجە خێر لە خۆرە دیوە چەند بە جوانی تا ئێستا ماوەتەوە کە و 24 ساڵ لەسەر کۆچی دوایان تێن. من داواکارم لە ێزدانی مەزن کە جێگەی هەر بەهەشت بێ کە دڵنیام و جاریش کە بەناوی ئەنجومەنی سەندیکای هونەرمەندانی کوردستانەوە پرسم سەرخۆشی خۆمان ڕاستی بوون ماڵەکەیانەکەم. بەزویستم یەکشت ڕاستکەمە بۆ کاکەی ژیاننامەکەی خوێنەوە وەدی کاکارزان و هاوڕێکانی لە گەشتێکە شەهید بوون. بۆ خۆتان نەزانم شەهید کارزان و فەرمان و ڕێبوار و ئازاد لە گەشتێکی هونەریە کە بەرەو فێستیڤاڵ چارەکی قوتابخانەکانە ڕۆشتن لە ڕێگە بەهۆی ڕووداوی هاتوشەوە جانیان لەدەستدا بوو. دووبارە جانی کاکە کارزان و هاوڕێکانی، جانی کاکە ڕزگار و جانی سەرجەم هونەرمەندان شاد بێت. زۆر سپاس. سواز بۆ کاک نیازنووری نەقیبی سەندیکای هونەرمەندان، سواز بۆ ڕاستکردنەوەکە. هاوڕێیەکی هونەرمەند هۆنراوەیەکی نووسیوە بە ناوی کاک فازڵ ناسراوە بە کاکوریە. بەگریانەوە باسی هونەرکەم، باسی ڕزگاری کەمانچە ژەنکەم، گەنجێکی جوان و خاوەن هێز و فەن، ئەو پێشمەرگە بوو بۆ خاک و وەتەن. درێغی نەکرد لە خزمەتکردن لە کوردایەتی و هەتاکو مردن. بەڕێزان ئێستاش پارچەیەک میوزیک لەلایەن هونەرمەندان کاک کارزان کامیل و کاروان باڵەبان پێشکەشەکرێت پافە.
موزیکە جوانە دەستان خۆش بێ. ئێستاژ وتاری ئاسایشی سلێمانی لەلایەن مقدم یاسین سەمیع نەجمەدین نوێنەری بەڕێوەبەری گشتی ئاسایشی سلێمانی پێشکەش دەکرێت با بفەرمن. کار و هاوڕێیان و ئامادەبوانی یادی ساڵانەی ماڵاوایی کاکە ڕزگار ڕەزا. بەناوی بەڕێز بەڕێوەبەر و سەرجەم ئەفسەران و کارمەندانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی پارێزگای سلێمانی لە یادی ساڵانەی ماڵاوایی کاکە ڕزگار ڕەزا هاوخەمی خۆمانتان بۆ دووبارە دووپات دەکەینەوە و دەستدانی گیانی کاکە ڕزگار خەمێکی لەبیر نەکراوە لەلای هەمومان. بەڕێزان، پاراستنی خاکی کوردستان و سەقامگیری ئاسایشی هاوڵاتیان ئەرکێکی قورسە، پێویستی بە هەوڵ و هیممەت و لێهاتووی و قوربانیدان هەیە. بەجێهێنانی ئەم ئەرکەش پێویستی بە کەسانی لێهاتوو هەیە کە لە خۆبردەیانە ئەو ئەرکە بگرنە ئەستەوە. لەو پێناوەشدا ئامادە بن ژیان و گیانی خۆیان بەخشن لە پێناو پارێزگاری لە ئاسایشی خاک و نیشتیمان. کاکە ڕزگار یەکێ بوو لەو گەنجە خوێنگەرمانەی کە لە سەرەتای لایەتیەوە سەرەلای لێهاتووی و توانە هونەریەکانی ژیانی خۆی بۆ ئەم ئەرکە تەرخان کردبوو. بەڵام مەخابن مەرگ ڕێگەی نەدا بەردەوام بێت لە کاروانی ئەرکی دابینکردنی ئارامی بۆ گەلەکەمان هەر زوو ماڵاوایی لێکردین. بەڵام هاوڕێ و هاوسەنگەرەکانی و بە هیممەتی سەرجەم هاوڵاتیان ئێمە بەردەوامی لە پاراستنی سەروەریەکانی خەڵکی کوردستان و دابینکردنی ئاسایش و ئارامی بۆ هەمووان. لە کۆتاییدا سەری ڕێز دادەنەوێنین بۆ گیانی پاکی کاکە ڕزگار و سەرجەم شەهیدانی کوردستان و بەڵێن دەدەین هەردەم لە یادمان و ڕێبازیان ون ناکەین. سپاس بۆ بەڕێز یاسین سەمیع نەجمەدین نوێنەری بەڕێوەبەری گشتی ئاسایشی سلێمانی. ئێستا پێکەوە گوێ لە پارچەیەک مۆسیقا و مقام و بەستەیە گەگرین لەلایەن هونەرمەندی خۆشەویست ئاسۆ مەحموود و بە هاوکاری کۆمەڵەی هونەری میلی. جێئاماژەیە هونەرمەند ئاسۆ مەحموود لە دوای کۆچی پرسوێ و لە ناکاوی ڕزگار ڕەزا گۆرانێکی تایبەتی پێشکەش بەو هونەرمەندە کرد بە ناوی ئەم شەو بەیادی کۆچی تۆ. با بفەرموون. Ay Gorstani Ay Gorstani Laney Kotay Wa Khoshwisti Duay Malaway Ay Gorstani Laney Kotay Wa Khoshwisti Duay Malaway Bazami Khuli Zizawa Hada Bawashi Boya Zizawa Gadariba haurei dulçoso alfadariba
هناسكم من والشواوى هناسكم بنيني تو تصادمي مردني تو روخاندمي كمان شكي دست دكم الدادي سرم كمان شكي دست دكم الدادي سرم سويكي سخت خستودا ناو دوش گرم ایدا دیدا دیدا ایدا دیدا 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 ایدا 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 دیدا دیدا دڵم کولایەوە بەڕهێڵەی بارانێکە تۆمی دڵم کوژایەوە ئەم شەو بە یادی کۆچی تۆ زامی دڵم کولایەوە بەڕهێڵەی بارانێکە تۆمی دڵم کوژایەوە ئەم شەو خەندەی لێوەکانێ هەڵاواییانی کردی شەپۆلی دەریای ناسووری بۆ کەناری مەرجی بردم ئەم شەو خەوەی لێوەکانی هەڵاواییانی کردی شەپۆلی دەریای ناسووری بۆ کەناری مەرجی بردم ئەم شەو هەنیزکی گریانم وەک بورکانێک بڵێبەدا عەشقی چاو خلافاوێکە کەشتیوانی سەرسامەکە ئەم شەو هەنیزکی گریانم وەک بورکانێک بڵێبەدا عەشقی چاو خلافاوێکە کەشتیوانی سەرسامەکە ئەم شەواکم سەرتاوم بۆ خەمیشی بێکۆتایی هاتە یادم چەند سەرسام بووی کەلێت کردم ماڵاوایی ئەم شەواکم سەرتاوم بۆ خەمیشی بێکۆتایی هاتە یادم چەند سەرسام بووی کەلێت کردم ماڵاوایی ئەم شەو
أمشوا يالين خميشي أمشوا يالين خميشي لنا الله تبارك ويمنيش ويمنيش همشيان لأزار هواك أبشر يا ليل لنا الله مبارك ويمنيش حوشيان لا زال هوارك 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 أبشر يا ليل لنا الله مبارك ويمنيش ويمنيش همشيان لنا زرع هواك بس بۆ هونەرمەند کاگاسۆ هەردوو ژەمیانەوە ڕێزەکان دەست و پەنجەتان نەبزێت. بەڕێزان دوایین بەشی ئەم یاد و یادەوەری و یادکردنەوەیە دانانی تاجەبوڕینەیە. بەڕێز مقەدەم یاسین سەرمیع نوێنەری بەڕێوەبەری گشتی ئاسایشی سلێمانی بەفەرمێ. کۆمەڵەی هونەری میلی بە کەمانچەیەکی ڕەش بەشداری لەم یادەکەن. ئەفسەری ئاسایش کاک ئیبراهیمی کاشی. کاک نەورۆز عەلی هاوڕێی هونەرمەند. هونەرمەند زەمان نووری دیسان هاوڕێی هونەرمەند. سپاس بۆ تاجەبوورینەکە، سپاس بۆ هاتنتان، بەخێر بن سەر چاومان. شباب